باشە دکتۆرە ئەگەر خانمێک لە دووگیانی یەکەمیدا تووشی بەرزە پەستانی خوێن بوو بێت ئەگەری هەیە لە دووگیانیەکانی دواتریشە ئەم مەترسی لەسەر بێت کە تووشی بەرزە پەستانی خوێن ببێتەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە ئێمە لی دەترسێن کە ئەم خانمە تووشی بەرزە پەستانی خوێن بێ لە ماوەی دووگیانێکە ئەوەیە کە خانمەکە لە دووگیانی پێشتری توش بووە بە تایبەت ئەوانەی کە بۆتە هۆی ئەوەی دووگیانیەکەیان ینی منداڵبوونەکەیان بۆ ئەنجام بدرێت لە خوار 34 هەفتەی دووگیانێکیان. باشە ئەو دایکە ئەگەری توشبوون یا مەترسی توشبوونی بە نەخۆشیەکانی دڵ و بۆڕیەکانی خوێن بۆ دروستە بێ خۆی بەرزە پەستانی خوێنەکەەوە؟ بەڵێ بەرزە پەستان لە ماوەی دووگیانی کاریگەری کاتی و لەوانەیە بۆ ماوەی درێژیش کاریگەری هەبێت لەسەر بۆڕیەکانی خوێنی لەسەر دڵی دایکەکە بۆ ئێوە پێویست دەکات پاش دووگیانیەکەش چاودێری خۆی بکات. زۆر چاکە دکتۆرە ئەی توشبوون بە لەدایکبوونی پێشوەختە زیاد دەکات بەرزە پەستانی خوێن؟ بەرزەپەستانی خوێن کاریگەری هەیە زۆر جار لە دایکبوونی پێشوەختەکە هەرخۆی بەهۆی بەرزەپەستانی خوێنەکەەوە دەبێتن ئەوەک ئەوی بڵێن هاوڵ منداڵ زیاد دەبێتەوە دایکەکە زووتر تووشی ژان یان تووشی خوێنبەربوون دەبێت و زۆرێکی کەش ئێمە وەکو پزیشک خۆمان بڕیار دەدەین کە ئەم منداڵە پێشوەختە لە دایک بێت بە تایبەتی ئەگەر هاتوو زانیمان کۆنتترۆل نابێت یاخود خانمەکە یاخود کۆرپەلەکە باری تەندروستیان لە مەترسیدایە ئێمە بڕیار دەدەین بەوەی کە پێشوەختە کۆرپەلەکەیان لە دایک ببێت. زۆر باشە دکتۆرە ئەی لە ماوەی کارکردنتاندا هیچ حاڵەتێکی لەم شێوەیە هەبووە دایکە کاتبێت بۆ لاتان بەڵام حاڵەتەکەی زۆر سەرنجڕاکێش بوو بێ ئەوە حەزکەن لە چارەخانە هاوبەشی پێ بکەن لەگەڵ بینەرانمان؟ بڵێ ئێمە لە ماوەی کارکردنمان زۆر کەسی ئەو هامان بینیەوە کە بەرزی پەستانی خوێنیان هەبووە بەڵام یەکێک لە نەخۆشەکان کە دەتوانم بڵێم لە مێشکم دەمێنێتەوە کە ئەوە بوو خانمێک بوو لە دووگیانی پێشتری تووشی بەرزە پەستان بوو لە کاتی نەشتەرگەری کرابوو دوای نەشتەرگەری بۆ ماوەی هەفتەیەک لە چاودێری چڕ خوێنرابوو لە دووگیانی دوای ئەوەی کە هاتە لای من بە دەرمان توانیمان کۆنتترۆلی کەین تاکو گەیشتە 35 هەفتە لە 35 هەفتە بۆ ماوەی یەک ڕۆژ بەرزی پەستانی خوێنی کۆنتترۆل نەبوو بەڵام هەموو پشکنینەکانی زۆر باش بوون نەگەشت بە و حاڵەتی کە بڵێن کاریگەری لەسەر پشکنینەکانی کردووە بەڵام بە گوێرەی ئەوەی نەخۆشەکە کە بۆ ماوەی یەک ڕۆژ بەرزی پەستانی خوێنی دانەبەزی و هەروەها ژان لەسەری هەبوو سەر ئێشەی لەگەڵا بوو من بڕیاری ئەومدا کە بە زووترین کات منداڵەکەی بۆ دەربێنم کە نەشتەرگەریمان بۆ کرد تا نەشتەرگەریشمان بۆ کرد فەحوساتەکانی زۆر باش بوون کاریگەریان نەبوو تۆنانەت پاش 6 ساعت لە نەشتەرگەری نەخۆشەکە هەموو ئەو نیشانە مەترسیدارانی کە باسمان کرد لەوانە سەر ئێشە بوونی ئازاری زۆر لە بەشی سەرەوەی سکی توش بوو ئێمە تەسەوری ئەوەمان کرد کە خانمەکە تووشی تەسەموی زەخت بوو بێت هەروەها واش بوو بە زووترین کات پشکنینەکانمان بۆی دووبارە کردەوە کە بینیمان کلیەی دەتوانین بڵێن جگەری لە کار کەوتبوون ئەقراسی زۆر زۆر دابەزی بوو توانیمان بە یارمەتی پسپۆڕی هەناو بتوانین بێ ئەوەی بخەوێندرێت لە چاودێری چڕ هەر لە قاوش بۆ ماوەی 2 ڕۆژ کۆنتترۆلی زەختی بکەین و بتوانین فەوساتەکانیشی بێتەوە سەر ینی فەوساتەکانیشی بگاتەوە نۆرماڵ و هەروەها توانیمان چەند بتڵێک خوێن و ئەقراسی بدەینێ بۆ ئەوەی باری تەندروستی نەخۆشەکە جێگیر بێت الحەمدلله نەخۆشەکە زۆر سەلامەت بوو خۆی و کۆرپەلەکەی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی